بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر لە پایتەختی کوردستانەوە بە دیدارتان شادەبمەوە لە پرۆگرامی دەپرسیاردا ئەم شەویش بەربژێرێکی تری تر میوانمانە بۆ ئەوەی کە قسە لەسەر پەیام و بەرنامەی حیزبەکەی خۆی بکە ئەویش بەڕێز کاک عەبدولباریە سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە هەولێر. بەخێربێ کاک دکتۆر بفەرموو بۆ ئێرە. میوانە بەڕێزەکانی ئەوەش بەخێر بن. يالله دكتور بخير بي وضعت سرچاو سرسرم باشي معنوياتت زۆر باشە باشن زۆر سپاس لە گەڵبانگەشەیە زۆر باشە باشن لە هەولێریش باش لە هەموو کوردستان وەکو یەک سەرتاسەری کوردستان زۆر باشە بفەرموو دکتۆر بەخێر بێ سەرچاوەکانم. دکتۆر بۆ بەرنامەکەم خۆ حاضر کردووە یا بەهۆی پسپۆڕێکەتەوە ئەم جۆرە مواجهانە بۆ تۆ ئاسانە؟ سەرەتا سوپاسی جەناب دەکەم بۆ داوەتنامەیە ئەم بەرنامەیە سەرسەرم سەرچاوم و سوپاسی ئامادەبوانەکەم و هەروەها سوپاسی بینەران و دەنگدەرانەکەم. خۆ ئامادەکردن ئەمە لە سەرتاوە خۆمان ئامادە کردو بۆ کارێکی زۆر گەورە. زۆر باشە دواتر گوێ لە پلان و بەرنامەکانی جەنابەت دەگرین. ئێستا بینەرانی بەڕێز با زیاتر بەڕێز کاک دکتۆر عەبدولباری سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە هەولێر بناسین. بفەرمونون. عەبدولباری مەلامەجید ناسراو بە مەلامەجید تۆپزاوە کاندیدی لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریە بۆ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق لە هەولێر. ئەو لە خانەوادەیەکی ئاین پەروەردا پەروەردە بووە. ئەو کاندیدەی هاوپەیمانی دەڵێت ئەگەر بوونی کورد لە بەغدا بەکردار بێت گۆڕانکاریەکی گەورە بە قازانجی کورد دێتەکایەوە. ئێمە لەو بڕواایەداین ئەگەر بێت و ئێمە بەیەکڕێزی لە بەغدا کار بکەین و کارەکانیشمان بەکردار بێ بە دڵنیاییەوە گۆڕانکاریەکی باش دەبێت لە بەغدا چونکە پێگەی کورد بەرز دەبێتەوە. ئەگەر نەشتوانین ئەو پێگەی کورد کە بەرزتر بکەینەوە بەڵام هیوادارین بگاتەوە ئاستەکەی خۆی تاوەکو لەوێش بتوانین دەواازەیەک بکەینەوە بۆی جارێکی کە پێگەی کورد لە دەرەوەش بەرز بکەین بتوانین خزمەتێکی باشتر بکەین. عەبدولباری مەلامەجید ساڵی 1958 لە هەولێر لەدایک بووە و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە بواری یاسا لە گرێبەست و بەڵگەنامە مێژوویەکان و بەکالۆریۆسی لە مێژووی بەراوردکاری ئاینەکان لە کۆلیژی ئەدەبیاتی زانکۆیی بەغدا بەدەستێناوە. عەبدولباری مەلامەجید پلەی زانستی پرۆفیسۆری یاریدەدەری لە زانکۆکانی هایدلبێرگ لە ئەڵمانیا و کۆیە بەدەستێناوە. شارەزایی تەواوی لە زمانەکانی کوردی، عەرەبی، فارسی، تورکی، ئەڵمانی و ئینگلیزیدا هەیە. ڕاگری پێشووی فاکەڵتی زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان لە زانکۆی کۆیە و دامەزرێنەری سنتەری مەلای گەورەیە لە زانکۆی کۆیە. ئەندامە لە کۆمەڵێک ڕێکخراو و پەیمانگەی نێودەوڵەتی. مامۆستا عەبدولباری دەڵێت لە بەغداوە هەوڵ دەدەن دەواازەیەک بکەنەوە تاوەکو جارێکی دیکە پێگەی کورد لە ئاستی نێودەوڵەتیشدا بەرز بکەنەوە. ئەمڕۆ بەغدا و هەروەها کوردستانیش پێویستیان بۆیە لە یەک نزیک بنەوە متمانەیە دروست بێ بۆ ئەوەش کورد هەنگاوی باش دەنێ. بە دڵنیاییەوە ئەوەش دەمانەوێت بڵین ئێمە دەنگی کورد لە بەغدا نابێ بەو چاوە سیر بکرێ کە ئێستا سەیری کوردستان دەکرێت. عەبدولباری مەلامەجید جیالەوەی ئەندامی چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوخۆییە خاوەنی دوو کتێبی چاپکرا و زیاتر لە 20 توێژینەوەی زانستیە لە بوارەکانی ئاینی، کۆمەڵایەتی، یاسایی، زمانەوانی، ڕامیاری و گەشەپێدانی مرۆیی. هەروەها سەرپەرشتیاری دەیان نامەی ماستەر و دکتۆرا و لیژنەی گفتوگۆی زانستی لە خوێندنی باڵادا کردووە. بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ فەرموو بەردەوامە بین لەگەڵ بەڕێز کاک دکتۆر عەبدولباری سەرۆکی لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە هەولێر. دکتۆر لە هەموو پرۆگرامێکما چەند پرسیارێکی دەستوری لەوانەی کە پەیوەندی هەیە زیاتر بە مەسەلەی هەرێم و ئەو پرسانەی کە پەیوەستە بە هەرێم و کە زۆرترین جەدەلی لەسەر کراوە لە ماسمیدیای کوردیدا لە میوانەکان پرسم. بەپێی بەڵێ بەپێی مادەی ژمارە چەندی دەستور هەر گۆڕینێکی دەستوری عێراق ئەگەر لەلایەن چەند پارێزگایەکەوە ڕەت کرایەوە گۆڕینەکە پەسەند ناکرێت. کاکڕنج من لە سەرەتا ئەمەوێ شتێ ڕوون بکەمەوە ئەگەر جنابەت ڕێم پێ بدەیت بەر لەوەی پرسیاری ئەو پرسیار وەڵامی ئەو پرسیاری جنابەت بدەمەوە.
دەستور خۆی لە 6 باب هاتووە دەستور بە ئامادەکاری بۆ کراوە لایەن 25 کەسەوە کە 5 کورد بوون 55 کەس لە نووسینەوەی دەستور بەشدار بوون دەستور ئەو لە 6 باب پێک هاتووە ئەو دەستورە 144 مادەی تایە ئەو دەستورە 1962 شەیە 1939 پیتە جەنابەت ئەگەر بکرێ مادەکان ڕوون بکەیتەوە بڵێ لە فڵان مادە دەستوری تۆ چی شتێکەکەی بەڵام دەقی مادەستەکان تۆ بڵێ مادە ژمارەکان تۆ خۆت جەناب دەتوانی بیڵێ ئێمە توانین پێت بڵین بەرنامەی کاری ئێمە چیە لەسەر ئەو مادە دەستوری بۆیە ئەمە ئێوە هەمووتان ئەڕۆن لە بەرنامەی هەموو حیزبەکاندا دکتۆر لە بەرنامەی هەموو حیزبەکاندا کاندیداکان کاتێک کە قسە بۆ خەڵکەکەن باسی ئەوەکەن کە ئێمە چین لەوێ شەڕی دەستوریەکەن لەبەرەوە خەڵکی کوردستان حەزەکە خەلفی دەستوری و معریفەی دەستوری میوانەکان بزانە لەبەرەوە جارێکی تر پرسیارەکە بەمادە وڵام من نادەمەوە داوای لێبرد نەکەم لەبەرەوەی دەستور ئەوە کاری ئێمە کاری لەسەر بکەین چکە لەبەرکردنی دەستور خۆوەکو لەبەرکردنی قورئان نییە ینی ئەوە ئەبێ یەکێکی دەستوری ئێمە مادە دەستوریەکان هەمووی زانین جەنابەت دەتوانی لەسەر هەر مادەیەک کار باشە کەواتە پرسیارێکی تر مادەم مەسەلەی ڕقم ئەڵێ یعنی نایزانی یا ناتوێ بیڵێ پرسیارێکی یەدەکی تردا ڕاستاکەم بەرەوەی کە بچینە لای هەوادار و دەنگدەرەکانت ئەمەیان مەسەلەی ڕقم نییە بە پێی دەستوری عراق مەرجەکانی دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران چی؟ بۆ پۆستی سەرۆکوەزیران یەکەم تەمەنە مەسەلەی جنسیە دەبێ ئەوە دەستنیشانکردنی لەلایەن دەبێ تەمەنی چەند ساڵ بێ؟ تەمەنی نابێ سەرۆکوەزیران لە 35 ساڵ کەمتر بێ سەرۆک کۆمار 40 ساڵە سەرۆکوەزیران 35 ساڵ زۆر ڕاستە ئەوانی تریشی ئەگەر هەندێک شەرحی زیاتر بیت هەرچەندە خۆی چەند مەرجێکە ئەوەی جنسیەکەش هەر بە هەمان شێوە هەر وایە ڕاستاوەش بەڵێ ئیتر کۆمەڵێکی ترن بەڵام من سەرێکیەکانم هەموو وەکو عرزم کردی ئەوە مادەی لەبەرکردن نییە بەڵام دیارە شتە ئەساسیەکانی کە ئێمە ئەتوانین بەپێ ئەو مادە دەستوری عراقی هەر گۆڕینەک لە دەستورە ئەگەر لەلایەن چەند پارێزگاوە ڕەت کرایەوە پەسەند ناکرێت خۆی دەربارەی ڕەتکردنەوەی بڕیارە دەستوریەکان ئەبێ 3 پارێزگا بەلایکەمەوە بڕیاری لەسەر بدەن بەڵام خۆی جگەلەوە لە سڵتەی ئیتیحادی کە پێک دێت لە سەرۆکە قالیم و هەروەها ئەو محافەزانەی کە نەبوون بە هەرێم بۆیە تر لە کۆبنەوەوان شەقی یەکەمی پرسیارەکەت فعلەن زۆر وەڵامێکی تەواوە سپاس بۆ ئامادەبوونت بەڵام مادەکەش ئەگەر تەرکیزی زیاترت هەبێ بە تاکید بۆ ئایندە زیاتریش تەرکیزەکەی ئەوم پێخۆشە لە زەنابێت کە تاکید بکەی لەسەر ئەوەی کە ئێمەی کاندیدان کە ئەچین بۆ بەغاز سەرڕای ئەوەی مادە دەستوریەکان نەزانین بەڵام حەزت دەکرد مادەکەشت مادەکەشت بزانیاوە کۆوانی تر دیارە ئەوەش بەپێی مادەی ژمارە 142 ئەگەر 3 پارێزگایان زیاتر دژی هەر گۆڕینێکی دەستوری عراق دەنگدەن ئەو گۆڕینە دەستوریە پەسەند ناکرێ بەڵام کۆی وەڵامەکانت جگە لە مەسلەی ڕقەمەکە هەموو وەڵامەکانت تەواو بوو بینەرانی بەڕێز ئێستا هەواداری جەنابیان لە هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لەگەڵ چەند لایەنێکی تر گفتوگۆکەن لە لۆجیک و منطقی خۆیانەوە لەسەر بەرنامەی یەکتر با لە ناو ئۆتۆمبیلەکەدا گویان لێ بگرین و دواتر ئەگەڕینەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدولباریەکەن فەرموون. یاخوا بەخێر بن سەر چاوەکانم بەڕێزان ئێستا کاک ئەبوو بەکر سلێمان وەکو دەنگدەرێکی یەکگرتوو لەگەڵما کاگومێت قادر وەکو دەنگدەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵما میوانە سەرەکیەکەش سەرۆکی لیستی هاوپەیمانیە بۆ دیموکراسی و دادپەروەری دەنگدەرێکی گەنجیان کاکە سەنگەر فەرمان لێرێ کە زۆر بە دڵ و دا و بەرگری لە هاوپەیمانیەکە بەخێر بن سەر چاوەکان کاکە سەنگەر ئەم هەموو حەماسەتە لەکوێ دێنی لە کاتێکا کە حیزبەکەت فترێکی کەمە کۆنگری کردو و دروست بووە بۆ ئەوەندە سەرسامی بەم حیزبەی خۆت هاوپەیمانی هێزێکی ڕۆشنگەری فکری و قوتابخانەیەکی سۆسیۆپۆلۆتیکەڵە
هاتووە کە هاوڵاتی جەمسەربی سنتەربی مەگەر لای حزبەکانی تر هاوڵاتی پاشکۆیە ئەتانە ئێوە بیکەن بە سنتەر ئێمە پرۆگرام و بەرنامەی لایەنەکانی ترمان خوێندێتەوە لامان وا بووە کە هاوڵاتی پاشکۆ بووە و پەراویست خراوە ئێمە هاتوین وشەی هاوڵاتی بوون بچەسپێنی ئێمە دەمانەوێت متمانە بۆ خەڵک بگەڕێنەوە و سیاست لەیان جوان بکەین باشە پێش ئێوەش کاتێکە بزوتنەوەی گۆڕان لە هەناوی یەکێتیاتە دەرێ ئەم قسانەی بۆ خەڵکە کرد پێتان وایە ئەوان تحقیقی و ئامانجانیان نەکرد ئێوە هاتوون ڕێگاکە تەواو بکەن گۆڕان پلان و پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەبوو ئەوەی ئێمە کەسێک کە سەرۆکاتی قوارەکە دەکات کاک دکتۆر بەرهەمە خاوەندی مۆتەکی زۆر گرنگە ئەویش کردار شەرتە ئەوەی ئێمە کە دەیکەین لە ڕابردوو بەڵگە بووە لەسەر کردار و ڕەوشت و ئەخلاقی هاوپەیمانی بەگشتی بۆی ئەوەی ئێمە دەمانێت یعنی ئەوانەی پێشوو کرداریان نەبوو ئەوانی پێشوو گوتار بوون زیاتر گوتار بوو وە کرداریشان بە شێوەک هەبووە بەڵام نێمچە کردار بووە ئێستا ئێوە ئەم جارە تەجاوز یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن لە کاتێکا خاوەنی مافی چاری خۆنووسینە لە کاتێکا خاوەنی چەپکە گوڵەکەی مامجەلال لە تەوان چەپکە گوڵەکەی مامجەلال مەبەست لەوەیە کە ڕێزی فرە ڕەنگی بگرن لە کاتێکا ئەڵێ قەڵەم بە قەڵەم جواب بنەوە نووسین بە نووسین جواب بنەوە قسە بە قسە جواب بنەوە تەجاوزی هەموو ئەم شتاناکەن لە کاتێکا خاوەنی خۆیان بە خاوەنی گوتاری فیدراالیە زانن بۆ عێراق کاک دکتۆر هەمیشە دەڵێت مامجەلال مامی گەورەمانە مامجەلال مامۆستا و قوتابخانەیەکی جیاواز بوو بەڵام ئێستا ئێمە لەگەڵ ئەوانەی تازە یەکێت و یەک ناگرینەوە و ئێمە کێشەمان لەگەڵ هیچ لایەنێک نییە ئێمە پەیرۆ و پرۆگرامێکمان هەیە دەمانەوێت خەڵک ڕزگارکەین لەوەی یەکتری ناشرین بکەین یەکتری قێزەون بکەین و جنێ و بە یەکتری بدەین و ئێمە کار لەسەر ئەوەی ناکەین سفرکردنەوەی یەکتر ئێمە پرۆگرامێکمان پێەیە یعنی تەنانەت لەگەڵ شێوازی بانگەشەی ئەوانی شایەک ناگرنەوە ئێمە لەگەڵ شێوازی بانگەشەی هیچ لایەنێک ئەوە نینە یەکتر بگرین یان یەکتر ببڕین زۆر باشە کاگومێت بەڵێ تۆ چی ئەڵێ کاگڕنج لە بیرمان نەچێ هاوپەیمانی هاوپەیمانی دیموکراسی بریتیە لە کۆمەڵێک خەڵکی کە خەڵک لەبەر سبلیت و کوندێشەوە هاتوون لەسەر حیساب یەکێتی ئانەوە بگەن بە دەسەڵات و ترۆپچی حکومداری لێرەدا خەڵکی کوردستان ئەبێ زۆر لە وشارتر بێ هەرگەر سپلیت عیبی هەیە هەموو نەخێ بەڵام ئەبێ زۆر تەبیعیە بەڵێ بەتاکی زۆر تەبیعیە بەڵام ئەبێ ئەومان لەبیر نەچێ یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی ڕووباری خوێنە خاوەنی هێزی پێشمەرگی کوردستانە ئەنفالە ڕاپەڕینە ناشرینکردنی یەکێتی بۆ بە ئامانجی دەسەڵات ئەوە بێویژدانیە بەڕاستی ئەکرێت ئێستامان پێت وایە مەسەلەن بۆچی ئێوە زیاتر پێیان حساسن پێتان وایە زیاتر دەنگی ئێوە بن دروستکردنی هاوپەیمانی دیموکراسی لەسەر حسابی یەکێتی بووە کام لیست هەیە بەقەت لیستی هاوپەیمانی دیموکراسی ئیمتیازی نەبوو بێ سەیری پۆستەر و بانگەشەیان کە هەمووی بەکوالێتێکی بەرز ئەرێ ناپرسن خەڵکی کوردستان ئەو پارەی لەکوێ بوو ئایا خەڵکی کوردستان هیچ کاتێ پرسییانە موچەکەی دکتۆر بەرهەم بچەنە لە حکوومەتی عێراق باسی کاک دکتۆری کردیان باسی نابەتەچیدا هەمووی ڕاستیە ڕەنگ بێ خەڵکێک نەزانێ شتانە ئایا ئێمە هاوپەیمانی شانازی دەکەین یەک برای یەکتریمان نەکوشت ئەمە یەک بەڵێ بەشدار بووینە لە حکوومەتەی ئایا شانازی دەکەین دکتۆر بەرهەم دکتۆر جەنابی کاک دکتۆر بەرەم ساڵە هەڵە من یەک نەفرم لە ناو هاوپەیمانی نەخێر یەک نەفەر نییە باجالی ئەمیش بە دکتۆر بەرهەم لا بۆ لێدا لەو 2 ساڵی حکومڕانی لە حکوومەتی کوردستانە کۆمەڵی پرۆژێکرەوە کۆمەڵی پرۆژێکرەوە بە یەک دنیا هینەوە بە یەک دنیا کەم و کورتیەوە سلفی ئاقاری کردو فەرموود خانوو هەیە 4 جار سلفی پێوەری باشە خواگەر لەگەڵتان نابووە ئێستا ئەو ئیشانەتان ناکرد بە ڕێکلام ئەماتانەوەت کەم و کورتی هەیە یا ئەتان و لەگەڵی ئێمە حکوومەتی کوردستانمان بە هەموو کەم و کوردی بە هەموو دەستکەوتەکانە قبوڵە
بەڵام خۆمانی لێ بێبەری ناکەین بەڕاستی وەکو کاکبەرە زۆر باش ئەزان یەک نوێنەریان لێرێ کاکە قسەت هەیە لەسەر ئەو قسانە یەک دقە دەرفەتی خەڵکە بۆ لە پرۆژەی توانە خەڵکە بۆ لە پرۆژەی توانە سازیە چۆتە فەڕەنسا دکتۆرە بۆ زمانی کوردی بخوێنێت خوا ئەوە توانە ساز ئەو گەندەڵی نییە ئەخرە بێ خەڵکەوە بزانێ ئیشی لیجان ئەو کاتب نفوس کەنە بەس دکتۆرە لە کوردستانە خوێندرێت بۆ کوردی زمانی بینیان لە فەڕەنسا کاگڕاس پێم خۆشە وەڵامی بدەمەوە سەرەتا باسی هاوپەیمانی کرد لە بۆ کاندیدەکان دڵنیا بە و هەموو خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە بەس کاندیدەکانی هاوپەیمانی پاران وەرنەگرتووە گشت لایەنەکانی بەس بە کوالێتی زۆر زۆر بەرز بە کوالێتی زۆر بەرز ڕکلامەکەن ئەو پارەی لەکوێ ئێوانی کاگڕاز ئەبێ خەڵک بزانێ و پارەی لەکوێ هەموو خەڵکی کوردستان ئەبێ خەڵک بزانێ موسەکەی دکتۆر بەرەم حکومەتی عێراقی 76 ملیۆن دینار بڕواکە بە هەموو خەڵکی کوردستان دەڵێن گشت شەقام و کۆڵانەکان بگەڕێن بزانن پۆستەرەکانی هاوپەیمانی زیاترە یاخود لایەنەکانی تر ئەمە وەڵامانە شتی شەکلین کاکە قسەکانی ئومێد ڕاستیەکیشی تێدانە کە فعلەن ئێوە هاتوون چەندین ساڵ لە ناو ئەم حیزبەیە بوون هاتوون زۆرینەتان ئەتانەوێت لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان بڵێ کاگرانس ئەوەی کاکومێت باز دەکا ئێمە دوو ساڵ باسی دەسەڵات کاک دکتۆر دەکرێت کە کۆمەڵک پرۆژەی جوان کوردی زۆر زۆر هەیە بەڵام باسی ئەوەش ناکرێت کۆمەڵی عەدالەتی زۆر زۆر لەو کابینەیە کاگرانس خەڵک تەعین بۆ لەو سەردەمەیە ئێمە نەمانەویست باسیکەن بەڵام کە دکتۆر بەرهەم باز لە حکومرانی لە یەکێتیەکە لەسە پێتان وایە هاوپەیمانی دەنگەکانی ئێوە ئەبا یان دەنگی گۆڕانی شەبا دەنگی یەکگرتووی شەبا دەنگی یەکگرتووی شەبا بەڵێ هاوپەیمانی چاوی لە دەنگدەری گشت لایەنەکانە نەکو چاوی لایەنەکان خەڵکی کوردستان زۆر شارە بە قسەی دەنگی یەکگرتووە بات بە قەناعاتی من نەخێر بۆچی بەڵێ ئەمە دەمەوێت تەوزیحێک بدەم لەسەر قسەکان ئەگەر ئیجازە بفەرمووی طبعا ئەوەی کاک ئومێد و کاگەوە باسی دەکەن بەڕاستی بە تایبەت هاوپەیمانی ئەو قسانە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە عەمەلی ئەو پرۆسەیەی جێبەجێ کردیە لە هەرێمی کوردستان چونکە یەکگرتووی ئیسلامی کوردستان خاوەن دیدگا و خاوەن بەرنامەیەکی تێر و تەسەلە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی بەسەنتەرکردنی مرۆڤەوە لە ڕووی جێڕانەوەی بەهای باڵا لە بۆ مرۆڤەکانی هەرێمی کوردستان خۆمان دەزانین یەکگرتووی ئیسلامی کوردستان کاتێک کاتە ساحەی هەرێمی کوردستان بە جۆرێک کات بەڕاستی کە ئەو وڵاتە دەکوڵا لە خوێن ڕشتن ئێستا چەندین ئەندام و سەرکردتان چۆتە ناو ئەوێەوە بەڵێ ئەوە بە یەک دێر جوابی بدەمەوە بەڵێ کەسانێک چوونە بەڵام بەس خۆیان چوونە جەماوەەکەی یەکگرتوماوە ئاگاداری ئێمە ئاگاداری ڕەدیان داوەتەوە کاکە چ ئێوە تۆ چۆن ئەزانی ئایا تۆ بەس خوااتوانێت نیەتی دڵی خەڵک بخۆنە من دەرم ئەوە دوازدەی مانگ ئەو وەڵامەمان بە حەقیقی و بە پراکتیکی دێتەوە بەردەست ینی بە عملی ئەو شتەمان لە بۆ جواب دەدرێتەوە بەڵێگەری بوو بەکرد یەکگرتوو هێزێکی گەورەیە لە کاتی خۆی لە پێویستی خۆی بەڵام لە ئێستا لایەنگرەکانی بڕوای تەواویان بە هاوپەیمانیە بۆ چونکە هاوپەیمانی ئەو پرۆگرام و پەیڕە و بەرنامەی لە ئێستا لە بۆ لایەنگرانی یەکگرتوش دەگوزێ بەڵام ئەو قسەیە دقیق نییە نیە لە واقعات چونکە لەبەرچی آخر ئێوە مەسەڵەن بەرهەم دەستپێکی قسەکەی ئێوە جارەکەڵەن بسم الله الرحمن الرحیم ئەو حەو جارۆتی یا ئەڵڵی نەبێ لەسەر جەماوەریەوە سیری نابێەوە کاگرانس من دواوتەی خۆمەڵم کاک بەرهەم کەسێک بوو زۆر بێوەفا بوو بەرامبەر حیزبی شەهیدان بێویژدانی کرد بەرامبەر ڕەفیق و دۆست بەرهەم نییە تۆ بەس باسی کاک بەرهەم سەری مارەکەیە کاکەیان مرەشەحی وەرگرتنی پۆستی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئێستا مامۆستا سەلاحەدین بادینە چۆتە ناو قایمەکەی هاوپەیمانیەوە مامۆستا محەممەد ڕەوفی عەزیز و خۆشەویستە غەڵەتێکی گەورەی کرد غەڵەتێکی گەورەشە بەڕاستی ئەوە وەکو بڵێ دەتوانم بڵێم لە ڕووی فکریەوە گۆڕانکاری بەسەرداهاتیە من شتێک دەڵێم ئەوانەی کە ئێستا ئیدعای
چاکسازی و گۆڕانکاری دەکەن بە دوو زوم لە دەمەوێ بیرێم یەک ئەوانە تەجروبەکراون نەیانتوانیە ئیسلاح و تەغیر لە کۆمەڵگەی کوردیدا بکەن دوو ئەوان پێشتر تێوەگڵاون لەو گەندەڵی و لەو ناپاشیانەی کە کوردستان هەبووە کاتی منت ڕستە چیڵی من نەڵم خەڵکی کوردستان زۆر لە شارترە بە قسە بۆ سەرۆکی لیستەکەیان پرسیارت بۆی هەیە ئێستا میوانی منە سەرۆکی لیستی کێ هاوپەیمانی کاک دکتۆر عەبدولباری ناناسم بەڵام هاوپەیمانی دیموکراسی پێم خۆش هیچ گۆڕانکاریەک وەکو چۆن گۆڕانی هاوپەیمانی تۆش دەبی بە هاوپەیمانی ئەگەر تاکە شخصێک لە لای تۆشەوی بە هاوپەیمانی مستحیلە چونکە کاگرنج قسەکەم تەواو نەکرد هاوپەیمانی دیموکراسی بریتیە لەو کەسانێکە بێویژدانیان کرد بەرامبەر یەکێتی بەرامبەر خوێنی شەهیدان بەرامبەر ڕێبازی مام جەلال هاتن هەوێیان بۆ یەکێتی دروستکرد لە بریەوەی کە گۆڕانکاری لە ناوێت چه حیزبێک هەیە بەرە بۆکو یەکێتی ئازادی فەرهەم کرد بۆ خەڵک دوا قسە چییە؟ هاوپەیمانی قوتابخانەیەکی جیاوازە دەیەوێت بە جیاوازیش بمێنێتەوە دژی ئەوەیە باری دەرونی خەڵک تێک بدات دەیەوێت دڵی خەڵکی خۆش بکات ئەمەیە بە دڵخۆشکردن گۆڕانکاری ناکرێت قسەت بۆ کاک عەبدولباری ئەسڵەن ئەو قسانەی کە دەکرێت هەمووی قسەی سواوەنە چونکە ئەوانە تەجروبە کراو بوونە نەیانتوانیە خۆی ئەسڵ وایە پاش ئینتیخابات ئایا چەندە ئەو بەڵێن و پەیمان و بڵێنە بریقەدارانە دەبنە دێنە سەر ئەرزی واقع جێبەجێ دەکرێن من دەڵێم ئەوانە تەجروبە کراو بوونە بەشێک بوونە لە نادادی و ناهەماتیەکانی هەرێمی کوردستان بۆیە ناتوانن گۆڕانکاری لە هەرێمی کوردستان بکەن و ئەو کەسانی کە لە ناو یەکگرتوش توی نەوێندرێت تەنها خۆیانن بەڵکو جەماوەرەکە نینە زۆر سپاسە دەکەم ئێستا چینە ستۆدیۆ و لای سەرۆکی لیستی هاوپەیمانی کاک دکتۆر عەبدولباری بەخێر بەسەر چاوەکان سپاس بۆ ئامادەبوونەوە. بەڕێزان دووبارە سڵاوتان دەبێت ئەو گفتوگۆ گەرمەی ئەو لایەن گرانەتان بینی هەر کەسەوە بە لۆجیکی خۆی پاساو بۆ لیست و هاوپەیمانێتەکەی خۆی ئەهێنێتەوە ئێستا بزانین بەڕێز کاک دکتۆر عەبدولباری مەلامەجید چۆن بووە بە بربژێری لیستی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری خۆت داوات کرد یان ئەوان داوایان لێ کردی؟ بەر لەوە ئەتوانم ڕێم پێدەی تەنها بەڕاستی ئەو بەڕێزانە بۆ خۆیان قسەی خۆشیان نەکرد بەڵام لە یەک شتێکا من ئەمەوە بڵێم ئەو برادەرەی کە گوتی من نایناسم ئەویش دەڵێ خۆزگە بتناسی وایە بەڕاستی ئێمە زۆر شتی گەورەمان کردووە کاکە ڕەنج بەڵام نەمانیستووە بەڕیایی بکەین و بین لەسەر میدیاکان لە دەرەوەی وڵاتیش ئەوەی بۆ کورد کردومانە و لە ناو کوردستانیش زۆربەی خەڵکی کوردستان شایەدی بۆ ئێمە بۆ خانەوادە ئێمادا کە لەوەتەی هەین ئێمە خزمەتی ئەو وڵاتەمان کردووە بۆی ئەو برادرە دیارە کەم بەلای ئێمەوە هاتووە نەیناسی و هیوادارم ئێستا لەم بەرنامەیە بەباشی بمان ناسی ئینشاءڵڵا. زۆر باشە پرسیاری ئەوم کردوتم ئەوان داوایان لێ کردیان خۆت داوات لە لیستی هاوپەیمانی کرد چۆن بووی بە بربژێری ئەوان؟ بەڵێ من داوام لێ کرا کە ببم داواکردنەکەش چۆنە من باوەڕم بەو پرۆگرامە هەیە پێشی ئێستا بۆ زۆر لایەن ینی شت بووە کە کار بکرێ بەڵام من چونکە بڕواییەکی تەواوم بە داوای لێ کردی دکتۆر بەرهەم؟ بەڵێ دکتۆر بەرهەم ئیتر داوام لێ کراوە کاکە ڕەنج بەڵام داوا لێکردنەکەیش چۆنە من بە حەق ێزانم منیش لێرە داوا لە هەموو کەسێکەکەم دیسا دووبارەیەکەمەوە کە بتوانێت چاکسازی لەم وڵاتە بکات بە بێ ململانەی سیاسی لە سەرەتا ناویانەوە بەڵێ نەخێر من هەر لە مانگی ساڵی 2007 یەک دیدارێک بۆ و دوای ئەوە 4 مانگ لە دەرەوەی وڵات بووم هاتوومەتەوە بۆ ناو ئەو پرۆگرامە چونکە من ئێمە بڕوایەکی زۆرمان بە پرۆگرامەکە هەیە و جەخت لەسەرەوەکەمەوە منیش داوا لە هەموو کەسێکی کوردستانەکەم کە توانای تێدایە بتوانێت چاکسازی بکە وەکو وتم بێ شەڕی ئایدۆلۆژیا ئێمە هاتوون بۆی جارێکی کرد کوردستان بەرەو ئاشتەوایی بەرینەوە بە بێ شەڕ بەبێ ئەوەی تەشیر و تەخوین بەبێ ئەوەی بەسەر ئەو ڕابردوو بەڵام لە ڕابردووەکان فێرە بین چی ناجوور کراوە ئێمە ناڵین جارێک کرد دووبارە باشە سەرسامی بەرنامەکانیان بووی ئایا ئێوە چ شتێکی نوێتانەیە کە خەڵک دەنگ بدا بە ئێوە و نەیدا بە ئەوانی دیکە بۆ خۆتەزانی زۆربەی لیستەکان قورسایی بەرنامەکانیان لەسەر چاکسازی و چەسپاندنی مافە دەستوریەکانە ئایا ئێوە هیچی گرنگتر و زیاتر لەوەتان پێ بۆ خەڵک؟ ئێمە پسپۆریەکەمان ئەوەی بەڕاستی ئەمەوێت لێرە ڕوونی کەمەوە پرۆگرامەکەی ئێمە وادا ڕێژراوە کە ئەم کاری ئێمە ئەگەر جەنابەت پەیامەکانی من لە خەندان بینی بێ
پەیانەکانی ئێمە تەنها جەخەتکردنەوەی لەسەر دەستور وە بە تایبەتی ئەو مافەی کە خوراوە و هەروە پێگەی کورد ئێمە جارێککە لەوێ بەرزکەینەوە بۆ ئەوە بتوانین لە بەغدا بە تەواوی ئەو داکۆکی بکەین ئەو مافانە بەدەست بێنینەوە پێگەی کورد دوای ئەو نەهامەتیانە بیگەینەوە ئاستی خۆی ئێمە پێویستمان بە خەڵکی پسپۆرە ئێمە بڕوایەکی زۆرمان بەتوانای خۆمان هەیە کە بتوانین لە ڕووی حزبەکانی تریش خۆ خەڵکی پسپۆرانتیا هەیە بەڵێ هیچ کێشەمان ساری ئەوم لە کردی وتم هەمووی باسی مەسەلەن بۆ نمونە هەمووی باسی مافە دەستوریەکانەکات ئێوەژەر باسی ئەوەتان کردووە بەڵام چی زیاترتان پێ لە بەرنامەی حزبەکانی تر دکتۆر ئێمە یەکەمین بەرنامە تا خەڵک دەنگتان پێداوانی بەڵێ ئێمە بەڕاستی ئەو بەرنامەی کە داڕێژراوە جەنابی کاک دکتۆر بەرهەم بەو کارانەی کە کردوویەتی بەو ڕابردووەی خۆی من دەڵێم یەکێکە کارەزمایەکی زۆر بتوانە و خۆشمان هەروە لەگەڵ ئەو پەیوەندیانانی کە هەمانە لەگەڵ دەستەی دامەزرێنەرانی هاوپەیمانی لەگەڵ ئەو کاندیدانە بە دڵنیاییەوە ئێمە توانایەکی بە بۆ چوونی خۆمان توانایەکی باشترمان هەیە ئەوە ئەبێتە مای ئەوەی کارەکانمان وەک دەڵێن دیارە بەڵام کاری ئایندەمان دیارتر دەبێت بە دڵنیاییەوە پرسیاری ئەوەم لە کردی بە دیاری کراوی باڵێ خەڵک بۆ دەنگبا بە ئێوە نەیدابەوانی تر چی زیاترتان پێ لە بەرنامەی حزبەکانی تر یەک دوو سێ مەسەڵەن چی زیاترتان پێ ئێمە ئەوەی کە پێمان بێ وەکو عەرزم کردی یەک ئەو پرۆگرامەی خۆمانە کە ئەمانەوێ ئەو پێگەیە بۆ پرۆگرامە بەرزکەینەوە لەو پرۆگرامەدا ئێمە چاکسازیمان ئەوێ ئەوە کە زۆر زۆر گرینگە ئێمە نامانەوێ جارێکی کە لە بەغا بەو شێوەیە سیر بکرێن وەکو هەیە ئەمانەوێ یەک ڕێزیە دروست بکەین لە بەغا کە ئێمە هەوڵمانداوە هاوپەیمانەتی لە کوردستان بکەین و بە هەنگاویش کردومانە جەنابتان ئەزانن کە ئێمە هاوپەیمانەتیمان هەیە و لیستی هاوپەیمانی نیشتمانمان هەیە ئێمە تەنها بۆ خۆمان هەوڵ نادەین وەکو قوارەیەکی سیاسی بۆیە لە سێ خاڵکۆی دەکەمەوە ئەو هاوپەیمانیەتەیە کە زۆر زۆر گرینگە و بەرنمەکەی ئێمە جیاوازی بەرنمەی ئێمە جگە لەوەش هیچ کەسێک سەروی ئەمە نییە وەکو حەزب ئەمرمان پێ بکە کارەکانمان لە بەغا چۆنی زۆر باشە دکتۆر پرۆگرامێکی باشە بە حزبەکانی تریش هەروە ئەڵێن هەندێکشی جیاوازت هەر پێنەوتم میوادارم دواتر ئەگەر بیرت دەکەوێتەوە لە پرۆگرامەکان تا باسی بکەی بە پێی لەگدانەوەکانی خۆتان ئێوە لیستی چەنەمە بن لە هەرێمی کوردستان لەو هەڵبژاردنەدا کە بۆ پەرلەمانی عێراق دەکرێن دەتوانن ببنە لیستی سێیەم یان چوارەم بەڵام پاش ئەم ناوبڕەوەڵامم بیتەوە سپاست دەکەم بنەرانی بەڕێز ئەگەڕینەوە بەردەوامە بین لەگەڵی. ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە دوو حەزرە کاکە ئاکشن ئەمڕۆمێ باسی دی بابەتێ ئێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤیێ خۆشاوی ژین تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە تایخانە چای جیهان لەسەر کار چای جیهان لە کافتریا بە بێدەنگی لەگەڵ یار بە بێیار چای جیهان لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان بە ڕۆژ و بە شەو
تا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. خواردنەکە ئامادەیە، خواردنەکە سار دەبێتەوە. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک باکڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. ئەمە تەقاوێتم ئەو ساڵش کوڕەکەم مەتکەبی تەواو کرد. دایەجان مەتکەب نا زانکۆ خوشکم باری مادیشی تەواو نییە. کچەکەم زۆر حەزی بە ناومالە بە تایبەت جووری میوان جووری خەوتن مەتبەخ. دایەجان لەبیرت نەچێت کە ژووری منداڵ گرنگترینە. دەکە بە زیانە بێ ڕۆڵە تۆ جارە بە خێراتر مام بکە ئینجا تەڵەبیاتی تاخمی منداڵام کە وەردانشە. کچەکەم لەگەڵ کوڕەکەم داواکاریەکەی خۆ تەواو کرد. ژووری میوانانم دەوێت، مەتبەخم دەوێت، ژووری نووستنم دەوێت، لەبیرت نەچێت کە ژووری منداڵ گرنگترینە. ئەمە زۆرە من چۆن بتوانم لەم قەیرانەدا ئەو هەموو کەلوپەلە بکڕم. نانا زۆر نییە، شوێنێک هەیە کە داشکانی زۆر گەورەی کردووە لەکوێ بوو؟ هۆم سنتەر لە فامیلی مۆڵ. لقەکانی هۆم سنتەر لە فامیلی مۆڵی دهۆک سلێمانی هەولێر. بە داواکاریەکان ڕازیم بەلە بکە و خۆت بگەێنە بە هۆم سنتەر. لە کامە فامیلی مۆڵ؟ هۆم سنتەر لە فامیلی مۆڵی سلێمانی دهۆک و هەولێریش هەیە. هۆم سنتەر زیاتر لە 1000 پارچەی ناوماڵ، ئەکسسوارات، شەشتێنان، ژووری نووستن. بەڵە بەرەزان سلااوان دەبێ بزانین بە پێی بۆچوونی سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری ئەو بۆیە زۆر ڕێکی کە لە ناوی حیزبەکەتانە بەڵێ هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری زۆر باشە بزانین هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری چاویان لەوەیە لەم هاوبژاردنەی پەرلەمانی عێراقا ئایا ئەبن بە لیستی سێم و چوارەم؟ ئێمە هیوا دارین کە ببین بە لیستی یەکەم ئاواتەخوازی ئەوەین هەوڵی زۆریش بۆ وادەین کە زۆرترین دەنگ بەدەست بێنین بەڵام جەناب تەزانی هەموو هەڵبژاردنێک زۆر مفاجعاتی تایە تر ئێمە چاوەڕێی ئەوەن بتوانین مفاجعەکە چییە پارتی وەکێتی وەک خۆیان نەمێننەوە ئەوە دەنگدەر بەڵێ ئەوە پارتی و یەکێتی بەڕاستی مەسلەی ئەوان ئەو مەسلەی حکمڕانیەیە یعنی بێزاری خەڵکە کاکەم ئەو خەڵکە هێندە بێزارە و ئەو لەو ماوەی ئەو چەندین ساڵەشدا بەو شێوەیە من لەو بڕوایم بەبێ شک کە هەندێک شت لە دەستەدەن بەڵام وەکو عرضم کردی ئێمە چاوەڕێی ئەوە نین دەنگی ئەموو ئەو بەرین ئێمە چاوەڕێی دەنگی زۆرجار لە ناو سیارەکە تابینیتان وتیان سەرۆکی حیزبەکەی ئێوەش هەم لەو هەلومەرجەدا لە ڕابردوودا زاری هەبووە هەم مای بێزاریش بووە لە چ ڕووی کۆمای بێزاری گوێت لەو گەنجانە بوو ئەجا من ئەوەی ئەو گەنجانە ناتوانانی پرسیارم لێ بکەی کرد کە یعنی شەریک بوون لە باشی و خراپیەکانە ئەوەی کە لەلای ئێمە ڕوون و ئاشکرا و لەلای خەڵکی کوردستان هەمووی کردارەکانی کاک دکتۆر بەرهەمە کە لە کابینەی شەش کردوێتی و لە کابینەی کە لە سلێمانیش بووە من لەو بڕوایم خەڵکی کوردستان هەموو شایدی بۆ وادا ئێمە ئێستا یەک شتێک ئەگەر بەس ئەوە نەگەر ڕێم پێ بدەی کە چوین بۆ بالیسان بۆ ئەوەی دەربارەی مەسلەی کیمیابارانی ئەوێ لە پیرێژنێکمان پرسی دەربارەی دەنگدان وتی من دەنگ بە تۆ نادەم وتی بەکوێی دەوتی من بە خانوەکەی خۆمەی دەم کە کاک بەرهەم بۆی کوردم بەڕاستی خەڵکی کوردستان شارەزای ئیشوکاری ئێمە بۆیە من دڵنیام لەوەی دەنگێکی زۆر باشەیە زۆر باشە بەڵام ڕەنگە ئێستا یەکێتی و پارتیەکان کە بینەری منن لە تەلەڤیزۆنەوە بڵێن بەڵام ئەو کاتە کاک بەرهەم بڕغوویەک بووە لە ناو مەکینەکەی حکوومەتە تۆچیاڵی کاتێکە ئەو خانووی کردووە مەسەڵەن کاتێکە ئەو گوندەی کردووە کاتێکە ئەو پارکەی کردووە مەبەستمەوەی ئەو کاتە پێدوانە ئەوە
لە ناو زمنی ئەجندای بەرنمەکەی یەکێتی و پارتیا بووە لە ناو حکوومەتدا نا خۆی ئەبێ ئەمەشتە ئەمە ئێستا ئێوە ئیتیهامەکرێن بەوەی هەموو نەکراوەکان بۆ یەکێتی و پارتی هەموو کراوەکان بۆ هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری واتان پێڵەن ئەوان واڵێن بەڵام ئێمە ئەبێ جیاوازیەک لە نێوان ئەو دوو حزبە بکەین و لە نێوان حکوومەت بکەین ئەنی ئەبێ بزانی کە تۆر لە حکوومەت ئیشی کردو زۆر باشە ئێستا باسی ئەوەت کردکەوە ئومێدتان هەیە ببن بە لیستی یەکەمیش نەکو سێم و چوارم ئومێد بە دڵنیایی هەوڵی شدەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ ئەندامەکانیان دەنگیان بۆ دەدەنەوە ڕکابەری سەرەکی دەبن لە هەولێر پارتیش هێزی یەکەم بوو لە کوردستان لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوودا بەشی سەرەکی پشتبەستنی ئێوە بە جەماوەری یەکێتیە پێتان وایە یەکێتی ئەم جارە دەتوانێت پارێزگاری لە دەنگەکانی خۆی بکاتەوە کوجاری پێشوو ئەگەر پرسیارەکە لای جنابتەوە بێ ئەوە بۆ چوونی جنابتە کە ئێمە لە دەنگی یەکێتی ئەبین بەڵام ئەگەر خۆیان وایان وتبێ خەڵکێکی زۆر واڵەکەوە خۆشتان یعنی چاوەڕوانیەکەتان وایە لە هەندێک لە تەحلیل شتانە بە دڵنیاییەوە ئەوە کە باسی لێوە ئاکرێ ڕەنگە زۆربەی لە سوسیال میدیاوە بێ بەڵام من بە جناب دەڵێم ئێمە نەهاتوین دەنگی یەکێتی بەرین دەنگی پارتی بەرین دەنگ ئێمە هاتوین دەنگی حەق بەرین ئێمە لەسەر دادپەروەری و لەسەر سەروەری یاسا کارەکەین و هەر کەسێک ئەمڕۆ دەمی بکەیتەوە لە کوردستان خۆی ئەوەندە بن مەزلوم مەزانێ لێرەدا دوو بەرە هەیە بەرەیەک هەیە ستەمی لێکراوە ئێمە لەگەڵ ئەو بەرەیەکەوە ستەمی لێکراوە ئەوی شێوێ حەقەکەی خۆی وەربگرێتەوە بۆیە ئەمە بەرنمەیەکی پوختمان داڕێشتووە بۆی ئەو مافانە بینینەوە بۆ یەش دڵنیام زۆر باشە پرسیارێکی تر کاک محەممەد ڕۆڤی کێکە لە بەرپرسە دیارەکانی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەو یەکێک بووە لە سەرکردە دیارەکانی یەکگرتو بەڵام بەپێی قسەی سەرۆکلیستی یەکگرتو لە هەولێر هەر لێرەدا وتی ئەو ئەندامانی بنەماڵەکەش دەنگ نادەنەوە بە لیستەکەی ئێوە کەواتە پێتان وایە ئێوە ناتوانن دەنگی یەکگرتو لایەنەکانی دیکەش ببن ینی ئەو کەسێک کە باسی مامۆستا محەممەد ڕەوفەکە لە بەرنمەیەکی وا بکراوە و بە بۆ چوونی من ئەوە لە ڕەوشی سیاسی وە لە بیە ئیجتیماعی ئەمە ناگونجێ نابواە ئەو قسێ بکرێ بە هیچ جۆرێ بەڵام ئێمە ئەڵێم هەوڵی خۆمان ئەدەین بۆی زۆرترین دەنگ بێنین دەنگی یەکگرتوەکانە بەنیاننا دەنگی یەکگرتوەکان ئەوان دەنگدەر بڕیاری لەسەردا ئێمە پرۆگرامی خۆمان بۆ هەموو دەنگدەرێک بۆ دەنگدەری یەکێتیش و پارتیش و یەکگرتوش و هەموو لایەنێک ڕوونەکەینەوە کە ئێمە ئەم پرۆگرامەمان هەیە ئیتر دەنگدەر خۆی بڕیارەدا کە بینی پرۆگرامەکە ئێمە لە خزمەتی کوردستانە نەک لە خزمەتی هاوپەیمانی لە خزمەتی ئەم گەلە فەقیرەیە من دڵنیام کە دەنگێکی باشێنین ڕەنگە دەنگی بەڵام کاک محەممەد ڕۆڤ کە زۆر ناوی دێ دیارە خەڵکی دیار و کاریگەر مەسەلەن ئەبێ بەمایی مشت و مڕ و شەڕ و گلەیی لێ ئەکرێ مەسەلەن بۆ نمونە چەپڵەی بۆ لێ ئەدرێ یعنی مەسەلەکە ئەوەیە کە زۆر جار ناوی دێ لە ناو پرۆگرامەکاندا باشە ئەگەر هات و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لەو هەڵبژاردنەدا سەر نەکەوت پێت وایە بەو توانایی ئێستای بمێنێتەوە بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان یەکەمشت من ئینشاءڵڵا دەڵێم سەر دەکەوێت ئەوە یەک ئەگەر سەریشکەوت و نەک ئەگەر سەر دەکەوێت بە دڵنیایی سەر دەکەوێت بەبێ ئەگەر و کە کاتێکی سەرکەوین یەک پرۆگرامێکی پوخت و چخترمان هەیە بۆ کوردستان باشە سیاست دراسی ئەگەرەکانە من وتم ئەگەر دوور بە مەسەلەن هەر حیزبە لە حیزبەکان یا هاوپەیمانەتەکەیەوە سەر نەکەوت من دووبارەیەکەم بۆ دەڵێم سەر دەکەوێت بۆیە پرۆگرامی ئەومان هەیە بەس ئێمە بە هیچ جۆرێ چەند کورسیش بێنن هەخۆتان بە سەرکەوتو ئەزانن هەرچەند کورسیەک بێنین ئێمە خۆمان بە سەرکەوتو ئەزانین چونکە بە بێوێرانە هاتینە گۆڕپانی سیاسیەوە کە من ڕۆژێ لە ڕۆژان لێژیانی خۆم سیاستم نەکردووە و زۆربەی خەڵکانی ئێمەش ئەو بێوێرانەی ئێمە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکە بۆی ئیتر بڵین بەسە بۆ ئەو ناعەدالەتی ئەو خۆی لە خۆیدا سەرکەوتنێک ڕەخنەی ئەوە لە لیستەکەتانە گیرێت ڕەخنەی ئەوە لە لیستەکەتانە گیرێت کە لە هەولێر کەسی نێوداری هەولێری تێدانین بۆچی نەتانتوانی لیستێکی بەهێز دروست بکەن من لە بڕوایم خەڵکی هەولێر زۆر خەڵکی هەولێری تێدا بۆچی تێدانیە ینی خەڵکی ناسراوی هەولێر ئەوانی کاندیدەکانی ئێمە هەمووی ناسراون هەمووی بەتوانای خۆیان ناسرا دوایی ئەمە ئەمانەیە لەو ناوچەگەریە تێ بچینە دەرەوە ئەمە بەنسبەت ئێمە کوردستان هەولێر کوردستانە سلێمانی باڵەکایەتی برا دۆست بە هەڵەبجە کەلار نامەوێت بە هەمووی بڕۆم بەڵام
بۆ ئێمە فرق ناکە هەر کەسێک بێتن کە بتوانێت خزمەتی ئەو پرۆگرامەوە بەو پرۆگرامەش خزمەتی کوردستان بکە بە هەولێری حیسابە. کشانەوەی کاک فەیساڵ کەریمخان برادۆستی لە دووەمین ڕۆژی دەستپێکری بانگەشەی هەڵبژاردنەکەتانە تاوەکو چەند زیانی بە لیستەکەی ئێوە گەیان. جنابەت ئەڵێ کە کشانەوەی هێشتا دەرنەکەوتووە کاکە ڕەنج. ینی بۆیە ڕەنگە هەندێک گیر و گرفتی تایبەتی خۆی هەبێت تا ئێستا بەس جنابەت ئێستا لە بەرنمەیەکی وادا کە بڵێ کشانەوەی معنای وایەتەیدا لە من لەو بڕوانیم مەسەڵەن ینی تۆڵی تا ئێستا نەکشاوەتەوە تا ئێستا چەند کێشەیەکی تایبەتی هەن بەڵام کاکفەیسەڵ لەبەر چەند هۆکارێک نەیتوانیە ئامادەی کارەکان چین ئیتر خۆی ئەتوانی جنابەتوانی لە خۆی بپرسی لە بەڕێزیان ئێستا بۆ نمونە هەزاران دەنگدەری تۆ هەیە حەزەکان تۆ باسی شەفافیت کرد حەزەکان لە یەکەم ڕۆژەوە شەفاف ڕەنگە هەزاران برادۆستی ئێستا هەبێ بۆ نمونە چاوەڕێی دەمی تۆ بێ ڕەنگە بەهۆی ئەوە بیەوە دەنگ بە ئێوە بە ڕەنگە مەسەلەن ئەگەر بکشێتەوە دەنگتان پێنەیە من پێتەڵم هۆکارەکان چین کە شاوەتەوە ئەزانی باسی شەفافیت ناکەی درستە بە دڵنیایەوە من پێتەڵێم هیچ بڕیارێک لەسەر ئەوە نییە تا ئێستا نە لە لای خۆیەوە نە لە لای هاوپەیمانیەوە چۆن نەتوانم ئێستا منەوە ڕوون بکەمەوە بۆ دەنگدەران بەڵام شتێکی شێ لێرە ئەمێ بڵێم ینی دەنگدەرانی هاوپەیمانی ڕاستە کەسایەتی کارێکی زۆر کاریگەری دەبێتن بەڵام چونکە بەرەو دادپەروەریە من لە بڕوایم ئەو دەنگانە بە هیچ جۆرێ ناڕۆن یعنی ئەگەر بشکشێتەوە تەسیری نابێ پرۆگرامەکەی ئێمە بۆ هەموو کوردستان بۆ شخصێک نییە هەستەکرێت کەمپینی هەڵبژاردنتان بە گشتی لە هەولێر و سلێمانی لاوازە بۆچی ئایا بەهۆی لاوازی میدیاکەتانەوەە یا بەهۆی تازایی لیستەکەتانەوە کاک ڕنج ئێمە هاوپەیمانی ئەمە لێرە تەنها شتێک بخەمە ڕوو مناڵ بە 9 مانگە بێ هاوپەیمانی 7 مانگە هێشتا لە دایک نەبوو ئەو توانایە خستۆتە ڕوو ئەگەر بێت و ئێمە توانایەکی توانمەمان هەبێ بەدڵنیایەوە سیستەمێکی حکومڕانی ڕەشی دێنی تۆ لەو ساوە شعر و شانامە بە کاکبەرهەم ماڵی کە تاریخی هەیە ئێستا شعرم نەوتۆ بەس باسی حومانگە بەڵام مناڵی حومانگ تەشبیه کرد مناڵی حومانگ زۆر جار ئەژی و زۆر جارەمرێ ئینشەڵا ئێوە لەوانە ئەبن کە ئەژین زۆر سپاس ئێمە لەوانە ئین کە ئەژین وە بە شێوەیە کە ئایندەی کوردستان لەسەر دەستی ئەم ڕەوتە سیاسیە تازەیە کە 7 مانگە بەڵامە ئێمە خۆ مناڵیش کە بە 7 مانگە بخۆ هەروان نابێ تاریخێکی هەیە خێر دایک و باوکێکی هەیە بە دڵنیاییەوە ئەو دایک و باوکۆش کاکبەرهەم بووە بۆی ئەو بەرهەمی مناڵە هاتووە زۆر باشە بەڕێز دکتۆر عەبدولباری مەلامەجید سەرۆکی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری بفەرموو لە شاری هەولێر تەوان بفەرموو ئەمن وەک دەنگدەرێکی شاری هەولێر بەڵێ عیبینە دەپرسم دەرم دکتۆر عەبدولباری جەنابتان لەگەر ڕێفراندۆم بوونیان لەگەر بەرەی دژ بە ڕێفراندۆم ئەگەر لەگەر ڕێفراندۆم بوون ڕێیتان چیە بەرامبەر ئەو کەسێک کە دەرێ بەرپرسەکە دەرێ پێویستە ڕێفراندۆم چیەکان هەمویان بدرێن دادگا زۆر سپاس ئەو خاتونەی پشتەوە ئەگەر قسەی هەبێت بەڵێ ئەفو دکتۆر باسی با جوابیەوە باتەوە بەڵێ دەربارەی ڕێفراندۆم برای بەڕێزم ئێمە هەموو کورد تەمەنای ئەوەیەتی کە کورد ببێ بە دەوڵەت و ئێمە بۆردێکمان دامەزراند بوو پێشی ڕێفراندۆم کاتێکم لەگەڵ ڕێفراندۆم بوون یا دژە ڕێفراندۆم بوون ڕات چییە بەرامبەر بەوانەی کە ئەڵێن ڕێفراندۆم چیەکانە بێ دادگای بکرێن پرسیارێکی کورتە و جوابێکی من وەڵام من ئەوەیە ئێمە لەگەڵ ڕێفراندۆم بووین بە هەڵ و مەرجە دەولیەتێکە و بەپێی ئەو یاسایە و بەپێی ئەو پرۆگرامی کە ئێمە بۆماندانابوو بۆیە هەموو کوردستان دادگایکردنەکە و لە دەستی ئێمە نییە دادگایکردنی ئەوان دەستان بۆ چیتان نەکرد ئێمە دادگای کرد ئێمە ئەو دادگایکردە میلەت دادگاییەکە ئێمە ئەو حەقە بە خۆمان نادەن دادگایی کەس بکەن بەڵام میلەت خۆی بڕیارە لەسەر ئەو کۆمنتە چییە پرسیاری ئەوەی لێ کردی لەسەر کامیان کۆمنتی بەرپرسێک ئەڵێ من نازانم کام بەرپرس وای وت هەر کەسێک بڵێ مەسەلەن هەر کەسێک بە سین سات عین غین بەڵێ ئەوە من هیچ کۆمنتێک لەسەرەوە نادەم
بەدڵنیایە. فەرموو خاتونی بەڕێز. عفو دکتۆر باسیەوەی کرد باسی مەسەلەن لە دوای 12 کە کورسیان بەدەستیانە و چوونە عێراق باسی یەکریزی و ئاشتەواییت کرد. ئەو یەکریزی و ئاشتەوایی لەگەڵ عێراقا کە ئێستا قوتی ژیانی میلەتێک بەدەست عێراقا لەگەڵ عێراقەوە یەکگرتو و ئاشتەوایە لەگەڵ ئەحزابە سیاسەکانی هەرێمی کوردستان. سپاس پرسیارێکی بەجێ ئەو خوشکەی تر جواب بدەمەوە. بەڵێ فەرموو. ئێمە داوای ئێمە لەگەڵ عێراقا ئیشەکەین. لەگەڵ عێراقا چکە لە زمانی دەستوری عێراق ئێمە کارەکەین بە پێی ئەو دەستورە مافەکانە گەڕینەوە. بەڵام یەکڕێزی ئێمە لەگەڵ کووردا ئەبێ بە مەرج. ئێمە نامانەوێت جارێک کە لە بەغدا پاشکۆ بین. ئێمە ئەمانەوێت پێشڕەو بین. چاوتان لە هاوپەیمانەتی نییە بە جیا لەگەڵ حیزبی عێراقی بەڵکو یەک دەستا ئەحزابی کوردیەتانێ هاوپەیمانی بکەن. خۆی لە ڕابردوو کێشەکە ئەوە بوو ئێمە کورد بایەخی تەنها بەلایەنێکدا بوو ئێمە هەوڵەدەین لەگە هەموو لایەنەکان و ئەترافەکانی تری عێراقیە کار بکەین دوای سەرکەوتن بەدەستهێنانمان بە دڵنیاییەوە. یەکڕیزی مەبەستان یەکڕیزی کورد نییە. ئەمە یەکڕیزی کووردە یەکڕیزی کورد بەڵام بە مەرج دیسا ئێڵێمەوە ئێمە بە پاشکۆیەتی یەکڕێزی کورد ناڵێم بە پێشڕەوی یەکڕێزی کورد بە دڵنیایی ئەمە لە بەغا بەو یەکڕێزیەوە ئیشەکەین. خۆمان ئینشاءڵڵا هەندە دەنگ دەدین کە پێشڕەوی ئەو یەکڕێزیا بین. فەرموو خوشکیمە. سڵاو دکتۆر باسی ئەوتان کرد کە پرۆگرامەکەتان باسی چاکسازیە و هەوڵی چاکسازی ئەدات. ئایا هیچ بەرنمەیەکتان هەیە بۆ کەم ئەندامەکان کە تاوەکو ئێستا بایەخێکی ئەو تۆیان پێ نەدراوە نەبۆ کەم ئەندام بە تایبەتی نەبۆ کە سوکاری کەم ئەندامکەوە تووشی چەوسانەوە بوونە چ لە ڕووی مادی و چ لە ڕووی معنەوی کە ناتوانن هاوکاری نەخۆشەکەیان بکەن. دادەگیان دوو مادەی دەستوری هەیە مادەی 32 و مادەی 132 بۆی کاک ڕنج لاتە پرسم بۆ من حرامە بۆ تۆ حەڵاڵی بۆ ئەوەی ئەو دوو مادە دەستوریە یەکێکیان پەیوەستە بەکەم ئەندامان ئەوەی تریشان بە شەهیدان ئێمە بە تایبەتی ئەوانەی لە بواری یاسایی پسپۆریان هەیە کاری تەواومان لەسەر ئەو دوو مادەیە دەبێ بە دڵنیاییەوە. زۆر سپاس فەرموو بەڕێز. کاکتۆر سڵاو ئایا هاوپەیمانی دەتوانێت دەسەڵات وەربگرێ ئەگەر بەرزترین نمرە دەنگ دەران بەدەست بێنێ؟ بەبێشک بە پێی مادە وەڵام دەبڵ ئەمە بە پێی مادەی دەستوری مادەیەکی دەستوریمان هەیە کە دەستکردنی دەسەڵات مادەیەکی دەستوریە هەر وەختێ دەنگدەران دەنگیان بە ئێمەدا و تەواوی کورسیمان هێنە بەڵێ دەچینە دەسەڵاتەوە هیچ شتێکی ڕێگیری نییە بە تایبەتی مادەی نۆی کە جەنابەت باسیەکەی کە پێشمەرگە سەروەری ئێمن شەهیدان سەروەری ئێمن ئەو مادەیە دەڵەیەک ئەگەر پێشمەرگە وەکو هێزێکی نیشتیمانی بێ ئەو مافەی ئێمە ئەپارێزرێ بۆی ئێمە بینە و دەسەڵاتە وەرگین هیچ شکمانەوەدا نیە چکە مادەی نۆی دەستوری ئەڵێ خواتی کە نظامیە واتە بینێکی نیشتیمانی بۆی نییە تەداخلی ئەوە بکاتین بەڵکو پشتیوانی ئەوکە جەناب دەتوانی لە دەستوردا بیخۆنیەوە بۆی نییە تەداخلی ئەوە بکە ئەگەر یەکێ دەنگی هێنا کە ڕێگر بن ئەوان لەوەی نۆی دەستوری واناڵە بەڵێ دوو بردەی هەیە یەکیانەوەی هێنا ئەوەی یەکەمیشان ینی پێشمەرگەیە مادەی دەستوری باسیەوەکە هیچ هێزێکی چەکدار بۆی نییە لە دەرەوەی هێزە چەکدارەکانی کوردستان دروست ببێرچی دروست دەستورە مەسەلەی حەشدی شعبی کە دروست کرا ئەگەر بیرێ بێ کوت لە کوردستانەکان شەڕیان لەسەرکرد لە بەری خلافی مادەی نۆی دەستورە و پێشمەرگە وەکو پێشمەرگەش ناوی نەهاتووە لە دەستوردا من بەسەگە ڕوونکردنەوەی بدەم بێزەحمەت چونکە ئێمە هەوڵی ئێمە ئەوەیە پێشمەرگە بکەینە هێزێکی نیشتیمانی کە ئێمەمان بەوە کرد لە مادەکانی تری دەستوریشە بۆیان نییە قواتی مسلحە بە هیچ جۆرێ تەداخلی مەسەلەی انتخابات و دەسەڵات بکەن ئەوان وڵاتە پارێزن دوو خولەک ماوە زۆر سپاس من دەمەوێت وەکو هاوڵاتیەکی دەنگدەری ئەو هەرێمی کوردستانە چەند پرسیارێک لە بەڕێستان بکەم سەرەتا ئایا بیرو ینی ئێوە هەتا ئێستاکە خۆتان یەکلان نەکردێتەوە ئایا 1992 خەڵکی هەرێمی کوردستان دەنگیان بە بەڵێی ڕەفراندۆم داوە تا ئێستاکە نەتانتوانیوە دروشمێک بەرز بکەنەوە بڵێن ئێمە وەکو هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەین دواتر پرسیارێکی ترم ئەوەیە ئایا ئێوە باسی شەفافیت دەکەن باسی شەفافیت دەکەن هەموو لایەنە سیاسەکانی ترتان پێ ئەوەیە کەوا مەسەلەن بۆ نمونە گەندەڵن ئایا ئەگەر ئێوە شەفافن بۆ تا ئێستاکە سەرچاوی داهاتی خۆتان بۆ هاوڵاتیان ئاشکرا ناکەن زۆر سپاس بیە بەو کەسەی دواوە یەکێک لە دواوەیەک پرسیارماوە ئەو کاکەی ئەو قەمیس پەمەیە بەڵێ فەرموو ئەگەر ئێوە ئەوەندە شەفافن ڕەخنەتان لە سەرچاوی داهاتی هەموو حیزبەکان هەیە بە تایبەتی یەکێتی و پارتی ئەی سەرچاوی داهاتی ئێوە کوێ ئەمە من ئەوەی کە
ئێمە ئەوەی بە تەواوی من بە تایبەتی خۆم وەکو شەخص بزانم زۆربەی خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەدانە و یارمەتی ئەو هاوپەیمانیە دەدەن جگە لەو سەرچاوە بە پارەی خەڵکەژین ئێمە بە پارەی ڕێکلامەکان کاک دکتۆر زۆر جار لە قسەکانیدا دەڵێ کاکتۆر بەرهەم دەڵێ کاکە بڕۆن داوای ئەوە بکەم بەڵێ ئێمە خزمەتی میلەتێکین ئێمە لەلایەکەوەڵەن میلەت کەس دینارێکی پێ نییە یعنی ئێستا میلەت پارەیە بەرەوە کەمپەینتان لەبەرەوەی تانکەری نەوتمان نییە قەسر و قسوورمان نییە پارەمان نەدزی و ئەی پارە لەکوێ بێنین کاکەگەر میلەت پشگیریمان نەبێ لەکوێ بێنین دزی و فزیە وای کردووە کە میلەت پارەی پێ نییە ئەی میلەت پارەی لەکوێ بوو بیابێت کاکە میلەت ئەمڕۆ بۆی ڕزگاری بێ لەو حکمڕانیە نەعەدالەتیە من ئەوە ئەڵێم ئامادەیە هەموو شتێ بکە بۆ ئەوی جارێکی کە مافەکانی خۆی بەدەست بێنێتەوە دەکەم فەرموو سپاس ئێمە ئەم لایەش با یەک پرسیار وەربگرم بەبێ زەحمەت یەک پرسیارەتوانم وەربگرم لەوێ ئەو بەڵێ بیە بەو بەڕێزە بەخێرهاتین دکتۆر دەکەم زۆر سپاس کاک دکتۆر ئێوە لە چ ساری ڕابردوو هیچتان نەکرد تازە هاتووی جەنابتان یعنی خۆتان لە سەری خەڵک دەکەن ئەوەی دەکەن و ئەوەی دەکەن ئێوە بەس هاتوون دەنگەکان ببان و لە بۆ یەکێتی بەخێر بێ سەر چاوم من چل ساڵی ڕابردوو مەبەستت کێیە من تازە باسم کرد هاوپەیمانی تازەیە کاک دکتۆر بەرهەم ساڵح چل ساڵە لەناو سیاسەتدا هیچی نەکرد ئێستا جەنابەت هاتووی دەنگەکان خڕ دەکەوە دەبێەوە هاوپەیمان لەگەر یەکێتی ئەوە حەق نییە کە دەڵێ هیچی نەکرد سەیری خەڵکی گەنجانی کوردستان کە سەیری سلفەی عقارکە سەیری شەفافیت لە حکمڕانی ئەو کابینەیە بکە هێندەی شت کردووە ئێمە بە شتەکانی ئەو ئێستا زۆر دەنگەیەنی بەکەر بێ سەر چاوە بینەرانی بەڕێز ئەمە بیر و بۆچوون و سەرنجەکانی بەڕێز دکتۆر عەبدولباری بوو سەرۆکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە شاری هەولێر سبەی شەو کێمیوانمە سبەی شەو لە شاری دەوە کە بم و کاک جەمال کۆچەر میوانمە بێت کاتێکی خۆش بینەرانی بەڕێز زۆر سپاس.